ناونیشانی فیلم لە نێوان ڕیالیست و ئەندێشە و ئەفسانەدایە. پێشەوەی بچمە ناو بابەتەکەمەوە حەزەکەم لەو پرسیارەوەیان ئەو پرسیارە تەقلیدی کە هەیە و تا ڕادەیەک ڕای زۆری لەسەر و تا ڕادەیە وەڵامیش وەرگرتووە، ئەوەیە کە ئایا فیلم لە نێوان کایەی هونەری و پیشەسازی و تەکنۆلۆژیایە چێتە ناو چ خانەیەکیانەوە، لە چ کایەیەکایە. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە دیارە ئێمە پێویستە بگەڕێنەوە بۆ سەرەتاکانی سەرهەڵدانی هونەری فیلمسازی و لەوێوە بگەڕێنەوە بۆ ئەو کۆمەڵە داهێنانەی کە لەو بوارەیە سەری هەڵداوە و دواتر لە دوای دروستبوونی وێنەی فۆتۆگرافی لە ساڵی 1839 لەلایەن لویس داگیری ئیتر هەنگاوەکان بۆ دروستبوون و هەوڵەکان بۆ پێکێنانی ئامێرێکی تۆمارکردنی وێنە و دروستبوونی وێنەی جوڵاوە لە تاسەری جیهاندا بەردەوام بوو و کۆمەڵێک هەوڵ لەلایەن زانایان و داهێنەرانەوە درا تاکو لە ئەمریکا لەلایەن داهێنەری گەورەی ئەمریکی تۆماس ئەدیسۆنەوە توانرا ئامێری سینەماتۆگراف دروست بکرێت. دیارە ئەدیسۆن گرنگی بەلایانی بازرگانی ئەدا و ئەو زیاتر هەوڵ و داهێنەرەکانی تری کۆکردەوە و توانی لە کۆکراوەی ئەو داهێنانانە ئامێری سینەماتۆگراف دروست بکە و دواتر یەکێک لە یاریدەدەرەکانی بەناوی ویلیام کێنەدی دیکسۆن پەرەی بەم ئامێرەی ئەدیسۆندا و ئامێرێکی دروست کرد کە توانای تۆمارکردنی وێنە و پەخشکردنی وێنەی هەبوو. لە دوای ئەم هەنگاوەی ئەمان ئەم ئامێرە بەس سەرتاسەری دنیا بڵاو بۆ توانرا لە فەڕەنسا برایانی لۆمێر ئامریکان دەستکەوە و چەند گۆڕانکارێکی تیا بکەن و توانیان لە دێسەمبەری 1895 یەکەم فیلم یان یەکەم هەوڵ یەکەم ئەزمموی فیلمسازی پەخش بکەن و کە بڵێن کارەکانیان زیاتر کاری سادە و ساکار و ڕۆژانەی ژیانی ڕۆژانە و ڕیالیست بوو و بریتی و لە گەیشتنی شەمەندەفەر کاتی ناخواردنی کرێکارانی کارگەکەی خۆیان. ئالەم سەرەتایەوە هونەری سینەما هەنگاوی یەکەمی ناوتوانی بەرەو پێش بچێت و تاکو بە کۆمەڵێک پرۆسەی جیاوازە تێپەڕبوو تاکو گەشتۆتە ئەوەی ئەم ئاستی ئەمڕۆ بۆتە یەکێک لە پایەگرنگ و باڵاکانی هونەرە جوانەکان و ناو ئەبرێ بە هونەری حەوتەم. دیارە سەرەتای هونەری سینەما سەرەتایەکی ڕالیستی بوو، بەڵام هەر بە دوای یەکەم پەخش لە دێسەمبەری 1895 لەلایەن برانی لۆمێر دەرهێنەر و فیلمسازی گەورە جۆرج میلس توانی ئامێرێکی دەستکەوە ئەمیش دەستکا بە کاری بەرەمهێنانی فیلمی ئەندێشەی کە من دواتر لە بەشێکی ئەم باسەیە زیاتر قسە و باسی لەسەرەکەم. دیارە فیلم وەک لۆژیکێکی ڕیالیستی دەورە دراو بە خەیاڵ دەستی پێکرد و بەهێز و گوڕێکی زۆرەوە هاتە ناو کای هونەری و جێپێی خۆی لە ناو هونەرە سەپاند. دیارە ئەگەر ئێمە یەکەم بچمە ناو یەکەم تەوەری بابەتەکەی خۆمەوە، تەوەری یەکەم کە بریتە لە هونەری ریالیزمی و فیلمی ریالیزمی، بەو پرسیارە دەست پێەکەین ئایا فیلم بریتە لە تۆمارکردن و لاساییکردنەوەی دووبارەکردنەوەی ریالیست و واقع و ژیان. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارە ئێمە پێویستمان بە گەڕان و ریسێرچێکی زۆر نییە، زۆر بە سادە و سانایی ئەگەڕێنەوە بۆ پێناسەکەی ئەرستۆ بۆ هونەر، چونکە ئێمە ئێستا باسمان لەوە کرد کە فیلمسازی یەکێکە لە پایەکانی هونەری یەکێکە لە بەشەکانی هونەرە جوانەکان و لێوە ئەگەینە ئەو پێناسەی کە ئەرستۆ ئەڵێت هونەر بریتە لە لاساییکردنەوەیەکی سروشت و لە سروشتەوە سەرچاواگرێ.
بیرمەند و تیۆریستی گەورەی بواری فیلمی ڕیالیزمی سیگفرید کرکاوەر بە هەمان شێوە بیرۆکانی خۆی پشتبەستووە پاڵپشتە بەم ڕایی و بەم تێزەی فەیلسوفی گەورەی یۆنانی ئەرستۆ. بە هەمان شێوە فیلم وەکو باسمان کرد لە هونەری فۆتۆگرافیەوە سەرچاوی گرتووە، لە هونەری فۆتۆگرافیەوە هەڵێنجراوە، بۆیە هونەری فۆتۆگرافیش بریتە لە تۆمارکردنیەکی ڕیالیستیانە و واقعیانەی کات و شوێنێکی دیاریکراو بەبێ دەستێوەردان و بەبێ تێکدان. سینەماش بۆ خۆی بریتە لە سیلسیلەیەکی یەک بە دوایەکی وێنەی فۆتۆگرافی و لە وێنەی فۆتۆگرافیەوە وەکو خۆی واقع و ڕیالیستمان بۆ ئەگوێزێتەوە. من هەوڵەیەم لە بەش بە شێوەیەکی خێرا باس لە سەرەتا و سەرهەڵدان و پەیوەندی نێوان هونەری فیلمسازی و هونەری فیلمسازی و فیلمی ڕیالیزمی و ئەدەبی ڕیالیزمی بکەم. پەیوەندیەکی جەدەلی و پەیوەندیەکی دێرین هەیە لە نێوان فیلم و ئەدەبە، بە تایبەتی فیلمی ڕیالیزمی و ئەدەبی ڕیالیزمی. دیارە سەرەتاکانی دروستبوونی ئەدەبی ڕیالیزمی کۆنترە و دێرینترە، زیاتر لە ناوەڕاستی سەدەی 19دا لەسەر دەستی کۆمەڵێک نووسەر و ڕۆماننووسی گەورەی جیهانی یەکەم سەرەتاکانی ئەدەبی ڕیالیزمی دەستی پێکرد و کە زیاتر کۆمەڵێک تایبەتمەندی خۆی هەبوو کە من هەوڵەیەم لێرە هەندێکیتان بۆ بخوێنمەوە. ئەدەبی ڕیالیزمی ئەدەبێکی بابەتیانەیە لەسەر وێناکردنی واقع وەکو ئەوەی هەیە دەبینێت بەبێ دەستێوەردانی ذاتی ئەدەب و سۆز و ئەندێشە. دووەم، بزاوی ڕیالیزمی ئەدەبی لەسەر وێناکردنی حاڵەتەکان وەک ئەوەی تێبینی کراوە یان ئەزمون کراوە بنیاد دەنێ، دوور لە شێواندن و خۆتی هەڵقورتاندنی نووسەر. سێەم، کارەکتەر بابەتەکانی ئەدەبی ڕیالیزمی لە نێوان دوو چینی ناوەند و ژێرەوەدایە، چونکە جێگایەک نییە بۆ چینی باڵا و ئەرستۆکراتی. هەر بۆیە زۆرێک لە کارکتەرەکانی ئەدەبی ڕیالیزمی کارکتەری سادە و ساکار و میلین. چوارەم، ئەدەبی ڕیالیزمی باس لە کاریگەریەکانی کۆمەلگا دەکات لەسەر مرۆڤ، هەر بۆیە ڕەشبینیەکی قوڵ دەبینین لە خانەکانی ئەدەبی ڕیالیزمیە. لەو ناوە دیارانەی کە لە ئەدەبی ڕیالیزمیە جێدەستیان دیار بووە، دیارە سەرەتای سەرهەڵدانی ئەدەبی ڕیالیزمی بە ڕۆمان و نووسینەکان و چیرۆکەکانی نووسەری گەورەی جیهانی بەلزاک دەستی پێکرد، دواتر نووسەری گەورە گۆستا فلۆبێر بە هەمان ڕێچکە تێپەڕ بۆ دۆستۆفسکی، تۆلستۆی، دیکنز، هەمان ناوەکان زۆرن، کۆمەڵی ناوی زۆر هەیە لە ئەدەبی ڕیالیزمیە کە کاریان کردەوە. زۆرێک لە ڕیوایەکان و ڕۆمانەکانی ئەم نووسەرە گەورانەی دنیا وەرگێڕاوە، قوتیباسکراوە بۆ کاری سینەمایی، شاکاری سینەمایی گەورە گەورە. دیارە ئەم ژێرخانە ئەدەبیە کاریگەری ڕاستەوخۆی بەسەر بواری فیلمسازیەوە هەبوو و وای کردووە کە سەرەتای و مێژوویەکی دێرین هەبێ، پەیوەندیەکی پتە هەبێ لە نێوان ئەدەب و سینەمادا، و فیلمی ڕیالیزمی کۆمەڵێک قۆناغ و ڕێبازی جیاجیا هەیە کە من دواتر باسییانەکەم، بەڵام لە گرنگترین بنەماکانی فیلمی ڕیالیزمی بریتی بۆ لە وێنەگرتنی ژیانی کرێکار و هەژاران، وێنەگرتنێکی واقعیانە و وەکو خۆی بەبێ دەستکاریکردن، بەبێ ئارایشکردنێکی سینەمایی، تۆمارکردنی ژیانی فیزیکی خەڵکی هەژار و کرێکار و کەم دەرامەتەکان، سوودوەرگرتن لە بابەت و ئەو شێوە ژیانی کە ئەوان تیاوە بابەتەکانیان سادە و ساکار بووە، تۆمارکردنی دەنگ و ڕنگ وەکو خۆی بەبێ بەکارهێنانی تەکنیک و تەکنۆلۆژیایەکی باڵا، زیاتر بە شێوەیەکی سادە وەکو خۆی دووبارەیان کردوێتەوە، دەریان بڕیوە. دیارە